الحمدلله. خوبی؟ خیلی خوب. جونم جونم. ئەو قسەکانی کاکدانای برا. جونم. جونم. جونم یعنی چه؟ یعنی جانەکەم. ئاها یعنی کوردت کردەوە دوو؟ کوڕە فارسی خۆ کورد کردەوە نه. ئاها فارسی بەلەدی. خیلی بێعەقڵی. فارسی بەلەدی؟ بەلەدا. گوتە خوری؟ ها؟ گوتە خوری؟ تو نەخوری. ئەرامی ئادەمە. کاکە ڕۆژتان باش هیوا بەدارم ئەم لایەک هەر باش بن و مێدەوارم دەبرێ ئینشاءالله خوای دایەت یەبلایشی دا ڕەمەزانەکەی تەواو هەمووی بە ڕۆژی بن و کاکدانە هەمووی بگرین ئەوەمان لێرە دوو قلم نەگرتی. دوو قڵب نەگرتی فی دوی دی بکە. فی چاردا نه دوی دی کورا هاانی هەی مردم بەخۆ نەگە خۆ کافر نە. ئینشاءالله ئینشاءالله. خوا ڕۆژداعەتی هەموو لایەش قبوڵ دەکات. خۆشە گۆرانی لەمە منێتی كراسي مليون ده بقطع ماما دەمەکەوە هەروە گۆرانی دەبات استعزلت يا ئەو خۆشە گۆرانی ماما يبرويا او كاتك يبرو قرين دكو مشتان لدايقنا حەزەکەی باش سێت علی سەردەشتی بێ ئەو خۆش ماما خوشة هانجي رابقنا عندي باجي رابقنا بقربان ده ما او موبايل خدت لي دي ده باشا دي دزانم دي دزان مسنات لي دي ڕازیانە ڕازیانە تبري لي ده با بزرنجي بازني قولت دي ناری نادەم كوزامت لي دي شتي خوش مالو لي ده کاسۆ ئەوە کورۆ سیارە نییە و مۆتەیە اسمش خوراني مدري ماما خۆرانی کودێ ماما اسمه کرم شێ کوراتی وەجوو